من ئەندازیاری کوشکاڵی فازڵ حسێن لێ پرسرایی هۆبەی باخچەکانی بەڕێوەبەراتی هەواری شار لە بڕگەی کوشکاڵی ئەم ڕۆمانەمانەیە باسی ڕۆکێکی بەسوودکەین کەیش ڕۆکی ڕۆزمیریە کە ناوزانسیەکەی بریتێ لە سالڤیا ڕۆزمارینەس. نیشتیمانی ڕەسەنی ئەم ڕۆکە بریتێ لە حەوزی دەریای ناوەڕاستواتە باکووری ئەفریقا لەگەڵ باشووری ئەوروپا. باشترین خاکێکە ئەم ڕۆکە گەشەی تیاکە پێویستی بە خاکێکی لمی سووکەیە یا خاکێکی لمی قوڕی سووک کە سەرفی ئاوی زۆر باش بێواتە نابێت ئەو لە خاکەکە کۆ بێتەوە بۆی بە گەشێکی باش بکات. ئەم ڕۆکە توانایکی بەرگەگرتنی باشی هەیە بۆ پلەی گەرمی بەرز، هەروەها لە پلەی گەرمی مامناوەندی شاتوانە گەشەکردنێکی باشی هەیە. هەمیشە ڕۆکێکی هەمیشە سەوزەوە تا لە زستانیشە گەڵای ناوەڕێ گەڵاکانی بریتێ لە گەڵایەکی سەوزی تا ڕادەیەک باریک و بەرز. تەمەنی ئەم ڕۆکە ئەتوانێت کە لە ژینگەیەکی باشە تاکو 15 بۆ 20 ساڵ بژی، ڕێگەکانیشی تا قوڵی مەترونیە گەتوانە گەشە بکە بارودۆخێکی گونجایی بۆ سازێنرا بێت. ئەم ڕۆکە سوودێکی زۆری هەیە بۆ هەم لە ڕووی تەندروستیەوە، هەم لە ڕووی ئامادەکردنی خۆراکەوە، هەم لە ڕووی پیشەسازی دەرمانەوە بەپێی ئەو توێژینەوەی کە لەسەری کراوە. لە ڕووی بەهای خۆراکیەوە وەکو بەهارات بەکارهێنرێت کە تێکەڵی خواردن ئەکرێ بۆ ئامادەکردنی خواردن، هەروەها لای خۆشمان بەکارهێنرێ بۆ خۆشکردنی گۆشت بەتایبەتی گۆشتی مریشک و ئەو بابەتانە، هەروەها بۆ خۆشەکردنی زەیتون، تامێکی خۆشیشی هەیە بە وشکراوی یاخود بە سەوزی لەگەڵ بۆ ئامادەکردنی زەڵاتە تامێکی خۆشی بە خواردنەکان نەبەخشێت. پێشێکی تر لە سوودەکانی ئەم ڕۆکە بریتە لەوەی کە زەیتی لێژیرێ، ئەم زەیتە زەیتی ڕۆزمێریواتە بەکارهێنرێت بۆ کێشەکانی قژ، وەکو بەهێزکردنی تاڵەمۆکانی قژ یا ڕێگی قژ بەهێزەکات، هەروها بۆ مەساجکردن بەکارهێنرێت ئەوانەی کە مەساجی پێستی پێەکەن ڕەنگێکی کراوادا بە پێست، هەروەها بۆ ئازاری جونگەکانیش بەکاری هێنن پێشێڵن. لەو وڵاتانەی کە زۆر گرنگی بەم ڕۆکە دەن بریتە بە دەرەجەیەک وڵاتی ئیسپانیا، دوای ئەوە ئیتالیا، ئەنجا فەڕەنسا، ئەنجا مەغریب و میسر و لە تورکیا زۆر گرنگی پێدەن. ئەم ڕۆکە ئەتوانرێت هەم لە ناو ماڵەکانە بچێندرێت، هەم بۆ لە باخەکانە کە بە شێوازی بۆ دروستکردنی پەرژین بەکاری بێنی شتێکی زۆر باشە، هەمیش بۆ ڕازانەوە و ئەتوانێت دیزایانی جۆراجۆریشی لێ دروست بکرێت. ئەگەر لە بارودۆخێکی باشە ژینگەیەکی باشە بەخێو بکرێت یاخود سەمادی عزووی بۆ زیاد بکرێت، لەوانە سەمادە سروشتیەکان وەکو پەینی حیوانیوانە توانی بۆی بەکاربێنی، یاخود سەمادی کیمیاییش بە هەمان شێوە توانرێت بۆی بەکاربێنێت. بەڵام باشترین سەماد بۆی سەمادی حیوانیە یاخود پیدمۆس کە لەگەڵ تێکەڵی بکەی پێکاتی خاکەی بۆ باشەکات. وەکو وتمان باشترین خاکیش بۆ ئەم ڕۆکە بریتە لە خاکی لمی قوڕی سووک کە توانای ئەو گلدانەوەی زۆر نەبێت. لە شوێنێکا کە ئەو زۆر کۆ بێتەوە لە خاکەکە لەوانە بێتە هۆی وشکبوونی ئەم درەختە، بۆ هۆی ئەم ڕۆکە بورە بۆ هۆیەوەی کە تووشی گەنینی ڕەگە بێت. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆکە بریتە لەو بۆ نەخۆشەی کە هەیەی هەر خۆی سەر بە خێزانی عاتریەکانە، سەر بە واتە خێزانی نەعنایەکان. گەڵاکەی بۆنێکی خۆشی هەیە کە بەم شێوەیە ئاولەتیەکەیتی بۆنێکەکەی بۆنێکی خۆشی هەیە، زۆر بە سوودە بۆ ئارامکردنەوەی مێشک، بۆ لابردنی سترێس، بۆنکردنەکەی ڕۆژانە، هەروەها بۆ بەهێزکردنی زاکرەی مرۆڤ زۆر بە سوودە بۆنکردنەکەی. بۆیە ڕێنمایی هاوڵاتیانەکەن کە ئەوە نەیەتوانن لە حەوشەکانیانە یا لە ماڵەکانیانە هەبێت